تیپی تازە پێگەیشتوانیانەی هەولێرە دوای ئەوەی با پێشەنجی کۆمەڵی کوردستان کۆتایی با قۆناغی یەکەم هێنا تاکەیانەی هەرێمی کوردستانە گەیشتۆتە قۆناغی هەشت و لە کۆمەڵەی زێڕین یاری دەکات تیپەکە ئامادەکاری دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی قووە جەویە. سەرەتا دەستخۆش لێ دەکەم دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم کە هەمیشە بەڕماڵکردنی سەرجەم پاڵاوەتەکان بە تایبەتی ئاستەمەنیەکان پێشەنگن سەبارەت بە یاریکەمان لەگەڵ یانی قووە جەوێ بەڕاستی ئێمە ماوەیەکی زۆرە لە مانجی سەرەتای مانجی دووە ئەو تیپە پێکێنراوە زیاتر لە 9 یاریشیان کردووە وەکو لە ناو پاڵاوانتی تازە پێگەشتیانی یانەکانی عێراق ئێمە بە هەموو شێوەیەک ئامادەین بۆ ئەو ڕوبەڕووبوونەوە دیارە چانس شاوەرمان بوو ئێمە ناو یاریگای خۆمان یاری بکەین بەڵام سیستەمی پاڵاوانتێکە تا ڕادەیەک زوڵمی لە یانەکان کردووە چکە ئێمە لە کۆی نۆ یاری بە پێشەنجی کۆمەڵەکەمان لە کۆمەڵی کوردستانیەکان یانی هەولێر بە پێشەنگ بەسەرکەوتووە یعنی ئێمە ئەگەر خوا نەخواستە هەرچەند ئێمە بۆ براوە پاڵێوراوین بەڵام ئەگەر ئەو یارێ بدۆڕی ئەو تیپە تەواو یعنی لە خولەکە دادەبڕێ بێ. یاریزانانی تیپی تازە پێگەیشتوانی هەولێر بە ڕۆحیەتێکی بەرزەوە ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی قۆجەویە دەکەن چونکە بەبردنەوە دەگەنە یاری پێش کۆتایی و بە دۆڕان ماڵ ئاوایی دەکەن. بەڕاستی ئێمە هەرچەندە تاخیر و دەستمان بە مەشقڕاهێنانەکان کرد تقریبان 2 ماکسی مانگووە لە پێش بوو بەڵام ئەمەش فەزلی خۆی گەورەیە ئەمە گەیشتنەوە قۆناغا ئینشاڵڵا یاری بەیانی بەرامبەر قۆجەویە دەمانوێت لە بەرژەوەندی خۆمان یاریەکە کۆتایی پێبێن بە هەر نەوەک بێتن چکە ئێمە مدەربەکان و یاریزانەکان یعنی زۆر ماندی بووینەوە 2-3 مانگە دەوانێت بگەینە قۆناغی چوارگۆشەی زێڕین ئەمەش یەکەم جارە لە مێژووی خولە تازە پێگەشتوان یانەی هەولێر بگەینە ئەم قۆناغا. بەڕاستی پشتگیرێکی تاو لە لاوەکان و ئاستەمەنیەکان دەکەن سوپاس کەناڵەکەتان دەکەین سەبارەت بە یاریەکەی بەیانیش ئامادەکاریش تاوامان کردیا بە وجودی ڕاهێنەرەکان و دەستەی کارژێڕی ئینشاڵڵا بتوانین ئاستێکی باش پێشکەش بکەین و یاریەکە ببینەوە و بتوانین یاریەکە بین و سەرکەوین بە قۆناغی داهاتوو کە چوارگۆشەی زێڕینە ئینشاڵڵا بە ئامادەبوونی هاندەران و ڕاهێنەران بتوانین ئاستێکی باش یاریەکە ببینەوە. تازە پێگەیشتوانی هەولێر لەم وەرزە لە کۆینۆ یاری 8 سەرکەوتنی تۆمار کردووە و بە 24 خاڵ و پێشەنجی کۆمەڵەکەی گەیشتۆتەم قۆناغا ئامانجیانە بۆ یەکەم جار لە مێژوویانەکە بگەنە یاری پێشکۆتایی و دواتر بۆ ناسناوەکە بجەنگن. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.